ئازیزان سڵاو و خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕافە بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان هەرێمی کوردستان لە بەردەم پرۆسەی چاکسازیدا بە میوانداری بەڕێز ڕۆژحەیدەر کادری پێشکەوتووی پار دیموکراتی کوردستان ئەم تەوەرەیە گفتوگۆ ئەەکەین. کاک ڕۆژ خۆشحاڵین و بەخێربێت. زۆر سپاس. کاک ڕۆژ، پرسی چاکسازی لە هەرێمی کوردستان بۆتە سەرباسی گفتوگۆکان بە شێوکی گشتی لە ئاستی تاکەوە تا نخبەی ڕۆشنبیر تا ناوەندە سیاسیەکان تا ناوەندە میدیایەکان پرسی چاکسازی بۆتە ئەولوێتی کار. ئێمە شاهێدیەوەین کە لە کابینی هەشتەمی حکوومەت هەرێمی کوردستان حکوومەت هەوڵیا کە چاکسازی لە ڕێگەی پاکێجێکەوە گەڵاڵە بکات و بینێرە تا پەرلەمان لەوێ سەربارێکە پرۆژەکە دەنگی هێنا، بەڵام بۆی هەندی ڕێگریەوە نەتوانرا پرۆژەکە جێبەجێ بکرێت. لە پێکێنانی کابینەوەی حکوومەت هەرێمی کوردستانە چاکسازی تایتڵی سەرەکی حکوومەتەکەیە و لە ڕۆژی دەست بەکاربوون و خوێندنەوەی کارنامەکەەوە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان بەڕوونی ئاماژەی خستە سەرەوەی کە چاکسازی ئەولەویەت و پێشینەی کارەکانی حکوومەت هەرێمی کوردستانە بێ. لەم ماوەی ڕابردووش بینیمان کە حکوومەت هەرێمی کوردستان کۆمەڵ هەنگاوینا بە گفتوگۆکردنی چی ناوخۆی ئەنجومەنی وەزیران چ بە ڕاوێژکاران و خەڵکانی شارەزا لەوەی کە پرۆژەیە گەڵاڵە کرا و سەرنجام پرۆژەکە چوە پەرلەمان. لە پەرلەمان دوای مشتوم ڕوو گفتوگۆی زۆر بەشێکی زۆری پەرلەمانتاران یا بە زۆرینی دەنگی پەرلەمانتاران پرۆژەکە تێپەڕی. ئێستا خەڵک لە چاوەڕوانی ئەوەیە کە ئەم پرۆژەیە بەکردنی بکرێت و بچێتە ژیانی عەمەلیەوە. خوێندنەوەی کاگڕۆژ چییە بۆ ئەوەی کە ئەم چرکە ساتە چرکە ساتی چاکسازیە و پێویستە چیتر لەمە زیاتر بۆ نمونە کات نەدرێ بۆی کە سەرۆت و سامانی خەڵک بەها دەربدرێ و ئەم شێوازە ئیدارەدانە کە زۆرینەی خەڵک و حکوومەت و پەرلەمانش قسەیان هەیە لەسەری بۆ ئەوەی کە بچێتە قۆناغێکی باشتر، قۆناغی پێشکەوتوتر، قۆناغێک کە چاکسازی بنەڕەتی لە بەشێکی زۆر لە سێکتەرەکانی حکومڕانی بکرێت. خوێندنەوەی جەنابتان بۆ پرسی چاکسازی لە کوردستان بە تایبەتی لەم ڕۆژانە چۆن؟ بەڵێ، سەرتا زۆر سپاس بۆم دەرفەتە. پێش هەموو شتێک ئێمە یینە سەر چەمکی چاکسازی. ئایا چاکسازی پێکاتووە لە چی و خودی پێناسەکەی چییە؟ چاکسازی واتە گۆڕینی دۆخێک لە خراپەوە بۆ باش یاخود لە باشە بۆ باشترین. دیارم چەمکە وڵاتانی پێشکەوتو زۆر سوودیان لێ وەرگرتووە بۆ پێشخستنی پرۆسی حکومڕانی خۆیان و چاکردنی ژیانی خەڵک. و ئێمەش وەکو هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە بەپێی ئەو ئەزمونەی کە هەمان بۆ لە حکومڕانیەت و بەپێی ئەو ڕۆتیناتە کۆمەڵێک گەندەڵی هەبوو لە وڵاتەیە لە ماوەی ڕابردوودا. و پرسی چاکسازی پرسێکە کە پێشووتر ئەولەوێتی کاری حکومت بوو، بەڵام بەهۆی ئەوەی کە کۆمەڵێک هۆکاری سەرەکی یاخود کۆمەڵێک قەیرانی گەورە ڕوبەڕووی کابینەکانی پێشوو بووە نەتوانراوەکو خۆی جێبەجێ بکرێ. ئێمە شاهدی وایین کە لە کابینەی پێشوودا کۆمەڵێک قەیرانی گەورە بۆ نمونە لە هاتنی داعش و شەڕی دژ بە تیرۆر، لە بڕینی بوجە لەلایەن بەغداوە، لە دابەزینی نرخی نەوت و لە هەمان کاتی شاهاتنی ئەو هەموو پەنابەرە بۆ کوردستان، ئەمان هەمووی بوون بە هۆکاری ئەساسی بۆ ڕاگررتنی پرۆسی چاکسازی. و لە ڕاستیشە بەهۆی ئەم وەسعەوە کە خەڵک بە دۆخێکی زۆر نالەبارە ڕۆیشتووە، بۆیە پرسی چاکسازی بوو بە پرسێک کە لە بچووکترین یەکەی کۆمەلگاوە کە خێزانێک کە تاوکو ئەگاتە گەورەترین یەکەی کۆمەلگا ببێ بە ئەولەوێتی کار. بۆیە هەر لە سەرەتای کابینەی نوێمەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران دروشمی پێگەنانی حکومەتی کرد بە دروشمێکی چاکسازی و بنیادنانی کوردستانێکی بەهێز. دیارە ئێمە ئاگدارین لە ماوەی ڕابردوودا پرۆژەکە چۆتە ناو پەرلەمان و ڕێژەیەکی زۆر دەنگی هێنا و بە هەمان شێوەش سەرۆکی هەرێمی کوردستان بە ڕێزکاگنی چیروان ئیمزای لەسەر کردووە و ئەوەی کە دیارە لە مانگی حوتە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بۆیە پرسی چاکسازی پرسێکی زۆر زۆر گرنگە بۆم دۆخی ئێمە، چونکە بەڕاستی ئەگەر ئێمە سێرکەین لە ماوەی ڕابردوو تاوەکو ئێستا کە ڕوبەڕووی کێشەی دارایی ئەبینەوە، زۆر کات پرسی چاکسازی دەتوانێت زۆر بابەت هەیە بۆمان حەل بکات تاوەکو ئێستا. بەپێی ئەوەی کە ئێمە تاوەکو ئێستا نەمانتوانیوە بۆ نمونە بە شێوازێکی سربەخۆکار لەسەر ڕاستی ئێمە سربەخۆی خۆمان ڕاگەاندۆ لە بواری داراییەوە، بەڵام نەمانتوانی وەکو شێوازێکی ئیداری باش ئیداری پێین بۆ چونکە هەریەک لە حکومەتەیەک لە دوایەکەکانی عێراق وەکو چەکێک بابەتی دارایی بەکارهێناوە بەرامبەر ئێمە. بۆیە لەم حاڵەتەیە ئێمە بە ضرورێت تێزانین بۆ ئەوەی کە جارێکی تریش ئەو متمانێت دروست بێتەوە لە نێوان خەڵکو و حکوومەتدا بتوانین سوود لە پرۆسی چاکسازی وەربگرین. کاک ڕۆژ دەستان خۆش بێ. هەر لەبارەی چاکسازیەوە
بۆ نمونە ئەگەرێمە تەماشا بکەین بەڕێز شامەژت پێەیە کە حکوومەتی عێراقیش زۆر جار هەوڵیاوە گوشار بکات لەسەرەوەی کارێمی کوردستان خاوەنێکی ئابووری سربەخۆ نەبێ و ئەو استیقراری لە کوردستان هەیە بەردەوام نەبێ هاوکاتیەوەی کە بۆ نمونە زۆر جار حکوومەتی ناوەند یاخود بەشێ لە دەوڵەتانی ئەقالیم هەوڵێن کە هەرێمی کوردستان خاوەنی ئابووریکی باش نەبێت و نەتوانێت سەقامگیرەکەی بەردەوامی پێبات لە دیونان خۆی شۆ بەشێک لە خەڵک یا بەشێک لە گروپ و تاقم بەرژۆندیان لەوەیانە کە چاکسازی سەر بکەوێ و بۆ مەبەستە زۆر جار ڕایگشتی هانێن و جۆرە لە جۆرەکان ڕایگشتی چاوەشاکەن خوێنەوەی تۆچێ بۆی کە بە تایبەتی خەڵک پشتیوانیان پرۆژێ بێت چووکە ڕەنگە سەرنجام ئەم پرۆژەیە گەر لە گەندەڵی لە بەهدەردانی سامانی وڵاتە خەڵک بە پلەی یەکەم لی زیانمەندە خۆ پێچوانەکەشی ڕاستە ئەگەر چاکسازی بکرێت بە پرۆسەیەکی گشتگیر و سەرنجام منزومێکی باشتری ئیدارەدانی هەرێمی کوردستان بێنێترێتە دی ئەوەی کە قازانجەکە لی بە پلەی باڵا خەڵکەوە بە تایبەتیش کاڵین خەڵک ئەو خەڵکانەی کە ئاستی داهاتیان دیاریکراوە و خەڵکانەی کە ڕەنگە هەژار بن یان ئاستی ژیانیان بە باشی وەرنەچەرخاوە ینی چاکسازی ڕەنگە بە پلەی باڵا بچێتە ئاستی ئەمە خوێنەوەی تۆ چێ بۆ پشتیوانی خەڵک لە پرۆژەی چاکسازی سەرتا لەوە باست کرد باسی عێراق و باسی کۆمەڵێک لایەنت کرد لەنێوخۆ ئێمە ئەو کێشانی کە هەمان بۆ لەگەڵ عێراقا بەشێکی زۆری پەیوەست نەبوو تەنها بە بابەتی داراییەوە ینی حتا ئەو هەوڵێک کە ئێمە پێشووتریاومان و توانیمانە هەرێمێکی فیدرال بۆ خۆمان دروستکەین ئەمە ئیشکالێکی گەورەی دروست کردو بۆ حکوومەتی عێراقی کە ئەو بابەتەکەی تەنها بابەتی دارایی نییە ئەو ئەوێت ئەم پرۆسەیە لە ناوبەرێ لە باربەرێ بۆ هەرێمی کوردستان بۆیە ئەگەر ئێمە سێرکەین لە دوای ساڵی 2010 تاوەکو ئێستا هەر جارە و چەکێک هاتۆتەکایە بەرامبەر کورد بەکارهێنراوە کە ئەوەی کە کێشەیە بۆ ئێمە زۆر کات کێشی ناوخۆی خۆمانە کە نەمانتوانیەوە بۆ نمونە یەک دەستی دروست بکەین لەگەڵ عێراق بتوانین مافەکانی خۆمان بچەسپێنی بەپێی دەستوری ئەوەی کە جەنابەت باست کرد لەسەر بابەتی خەڵک دیارە من ئاماژەم پێیا لە سەرەتایە پرسی چاکسازی لە هەموو وڵاتان کە سوودی لەوەرگراوە بەشێکی زۆری بۆ خزمەتکردنی خەڵک بووە ئێمە باسیەوەکەین کە حکوومەت گەندەڵیتایە پرۆسی حکومداری کۆمەڵێک کێشەی زۆری هەیە لە بابەتی موچە لە بابەتی ڕێخستنەوەی موچە کۆی گشتی ئەم بابەتانە بۆیە زەرمەندی ئەساسی دایمە خەڵک بۆ لەم بابەتانە ئەگەر ئێمە بین حەلێکی ئەم وەسع بکەین بە پرۆسەیەکی چاکسازی کە من دڵنیام ئەم جارە حکوومەت زۆر بە شێوازێکی جدی هاتوۆتە پێش لەسەر بابەتەکە چونکە وەک باسم کرد کارنامەی یەکەم بەندی کارنامەکە بابەتی چاکسازی بووە سودمەندی ئەساسی خەڵکەکە بوو بۆیە زۆر کات ئەگەر ئێمە سێر بکەین خەڵکێکەن یاخود لایەنێک کۆمەڵێک لایەن هەبن کە بتوانن بربەست دروستکەن هۆکاری دروستبوونی ئەم بربەستە کەوتنی بەرژەوەندەکانە بۆ مەترسی واتە بەرژەوەندەکانیان ڕوبەڕووی مەترسیە بێت و ئەمە کە لە کاتێکە کە ئەم بابەتە لە خزمەت خەڵکایە تێگەی ینی بابەتی چاکسازی بەرژەوەندی کۆمەڵێک لایەنە خاتە مەترسی و بەڵام بەرژەوەندی گشتی تێدا سودمەند دەبێت بۆیە بەڕای من ئەم بابەتە تەنها پەیوەست نییە بە حکوومەت ئەگەر ئێمە سێریش بکەین هەر لە وتارەکەی سەرۆکی وەزیران ئاخر کۆتا وتاری باسی ئەوەی کرد کە ئەو دێتە بەرەی گەلەوە ینی ئەم ڕستەیە زۆر گرنگە کە ئێمە بە چاوێکی فۆکسەوە سێری بکەین بۆ ئێمە زۆر گرنگە کە جاری پێش باسم کرد بۆ ئێمە زۆر گرنگە کە سیقەمان بە حکوومەت بۆ دروست بێتەوە کە بە تەسەوری من ئەم دەرخستنی ئەموتەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بابەتێکی زۆر ڕوون و ڕەوانە کە حکوومەت مەبەستی چاکسازیە و ئەم چاکسازیەش سودمەندی ئەساسیەکەی خەڵکە بێت کاک ڕۆژ زۆر جار هەوڵە درێ خەڵک ناومێت کرێت لەوەی کە ئەم حکوومەتە ناتوانێت چاکسازی بکە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بۆی کە زۆر جار منەظەماتی نێودەوڵەتیش دانیان بە سەرکەوتوی حکوومەت هەرێمی کوردستانانە لەوەی کە توانی بە شێوەیەکی باش ئیداری دۆخەکە بعد و ڕێگری بکە لەوەی کە کۆرۆنا زۆر داخلی هەرێمی کوردستان بێ ئەکرێ بڵێن ئەمە مەسەجێکی باش ئەبێ بۆ خەڵک لەوەی کە خەڵک جارێکی تر متمانی بەوە هەبێ حکوومەت هەرێمی کوردستان چۆن لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا سەرکەوتوو بوو لە پرسی چاکسازی شاتوانێ ئەم پرۆژەیە بەکردنی بکات و لە ژیانی خەڵکە ڕنگدانەوە هەبێ خۆی کاک سەربەس ئەو کێشانی کە ئێستا لە بەردەم حکوومەتان بەشێکی پێویستە بە خۆمان بەشێکیشی لە دەروی ویستی خۆمانە واتە بەشێکی پێویستە بە نێوخۆی خۆمان و بەشێکی پێویستە بە عێراق و بەشێکی پێویستە بە دۆخە گشتێکی جیهانەوە بۆ خۆی بابەتی کۆرۆنا ئێمە سێر بکەین بابەتێکی گشتگیر بوو لە جیهانە
و ئێمە سێری توانە تەندروستێکی خۆشمانکەین محدد بوو بۆیە کاتێک کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ یەکەم جار ڕوبەڕووی کوردستان بوویەوە حکوومەتی هەرێم توانی بە شێوازێکی زۆر باش بەرەو پیری ئەو بابەتەوە بڕوا و ڕێگری لە بڵاوبوونەوەی بکە بەڵام سەرڕای ئەوە کە کۆمەڵێک لێکەوتەی ئابووری زۆر گەورەی هەبوو لەسەر هەرێمی کوردستان بە تەسەوری من هەر لەو بیدایەتەوە خەڵک وردە متمانی بۆ گەڕایە بۆ حکومەت چووکە ئەمە هەنگاوێک بوو بۆ حکومەت کە زۆر بەباشی هاتبووە پێشەوە هەتاوەکو ئێستاش بەڵام ئەوەی کە بوو بە ئیشکال بابەتی لێکەوتە ئابوووریەکانی کۆرۆنا بوو لەسەر هەرێمی کوردستان نەک لەسەر هەرێمی کوردستان بەڵکو لەسەر کۆی جیهان بۆیە ئەمە چێتە قاڵبی ئەوەی کە ئەڵین لە دەرەوەی ویستی خۆمان ئێمە بێ سێرکەین لە ئێستەیە کۆرۆنا لە ڕووی نەوتەوە ینی ئێمە تاوەکو ئێستا لە ماوەی 6 ساڵە ئەمە دووهەم جارە ئێمە تووشی داڕمانی نەوتەبین لە ساڵی 2014 ڕێژەی نەوت لە $120 بوو بە $60 و ئێستا لە 60ەکەش بۆتەوە $40 بۆیە ئەمە لە ڕووی ئابوووریەوە لێکەوتەیەکی زۆر خراپی دروست کرد سەرڕای ئەوەش کە حکومەت بەم هەموو توانە یاخود بڵین بەم توانە دیاریکراوەی خۆیەوە توانیوێتی ئیدامەیەکی باش بە بۆیە خاڵی وەرچەرخان بوو بەڕاستی کە حکومەت توانی بەم شێوازە بەرەو پیریەوە بڕات و ینی تا ڕادێک ئێمە هەست دەکەین وردە هەنگاوەنی بەرەو مؤسساتیکردنی وڵاتی خۆمان کاک ڕۆژ لە پرسی چاکسازی و ئەوەی کە توانای گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە زۆر جار بەشێ لە بەرپرسان حکوومەت باسیەوەکەن کە ئەو پاکێجەی کە چووە پەرلەمان بەناوی پرۆژەی چاکسازی بە تایبەتی لە پرسی موچەیە ئەوە هەنگاوی یەکەمی چاکسازیە بێ بۆ نمونە باسیەوەکرێت لەوەی کە حکوومەت هەوڵەدا بە هاوبەشی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم پرسی چاکسازی بێتە ئاستەکانی تریشۆ بۆ نمونە لە مەلەفی نەوت لە مەلەفی داهات و خەرجی لە مەلەفی گومرگ و باج و خەراجی ئەم وڵاتە ینی هەز ناکە ئەگەر بۆ نمونە ئەم پرۆژەیە ببێ بە پرۆژەیەکی کردنی جۆرە لە جۆرەکان ئەو سەقامگیری کە لە هەرێمی کوردستان هەیە هەم بمێنێتەوە هەم بتوانێت گەشەش بۆ باتکە هەیە خوێندنۆچی بۆیە کە پرۆسەی چاکسازی لە کوردستان پرۆژەیەکی یا پرۆسێکی گشتگیر بێ بۆ نمونە خەڵک هەندێک جار گلەیان هەیە لەوەی کە ڕەنگە زیاتر پرۆژەکە پەیوەندی ینی وا باز بکرێت کە عیلاقی بە موچەوە هەیە و هەندێک جار ترسیەوەش بڵاوکرێتەوە کە موچەی خەڵک کەمەکرێتەوەوانە یان موچەی فەرمانبەر کەمەکرێتەوە تۆ تێڕوانێت بۆ پرسی چاکسازی و بە تایبەتی لە هەنگاوەکان یەکەمی چاکسازیەوە چیە؟ بەڵێ دیارە هەر بۆ خۆی کە باسی ئەوەت کرد کە بابەتی چاکسازی چۆتە پەرلەمان و دیسان و سەرۆکاتی ئەمە نیشانەی مؤسساتیکردنی بڕیارەکانە لە وڵاتی ئەمە و دوو عادەتەن تۆ ئیش لەسەر ئەو ضروریاتاناکی کە تۆ پێویستت بێتی ئێمە لەم دۆخی ئێستای ڕاستە کەم و کوڕیمان لە زۆر بوار هەیە و گەندەڵی لە زۆر بواری تریشە هەیە بەڵام ئەوەی کە بۆتە باسێکی جدی کە ئێمە ئێستا بتوانین بژێوی خەڵک دابین بکەین ئەویش بابەتی گەندەڵەکانی ناوپرسی موچە و بودجە و ئەو بابەتانەیە و بە تەسەوری من ئەو بابەتە فراوانترەکرێت لە داهاتووتا بەڵام ئەگەر بتوانین ئێمە ئەمە بخینە سەرپێی خۆی بتوانین وەکو خۆی جێبەجێ بکەین چکو بەڕاستی بابەتی موچە ئێستا وەک باسم کرد بابەتێکی زۆر گرنگە کە پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ڕاستەوخۆ پەیوەستە بە ژیانی خەڵکەوە ئەوەی کە باسەکرێت لەسەر بڕینی بودجەی خەڵک یاخود دابەزینی ڕێژەکەی بە تەسەوری من ئەگەر هەر کەسێک جوان بەرنامەکە بخوێنێتەوە تەسەور ناکەم ئەو مەبدە ڕاست بێت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆتایی ئەوێم چاکسازی بکات بۆ خزمەتکردنی خەڵک نەک بۆ لێدان لە بەرژەوەندەکانی خەڵک ئەوەی کە باس دەکرێت و ئەوی کە دەبینرێت تاوەکو ئێستا کەمکردنەوەی پلەی موچەی پلە باڵاکانە و لەگەڵیشیە ئەوانی کە لە دوو موچە و سێ موچەیە کەمکردنەوەی ئەوانیشە بۆیە ئەمە بەشێکی زۆر لە داهاتمان بۆ ئەگەڕێنێتەوە کە ئێمە بتوانین هیچ نەبێ ماگانە لە کاتی خۆیان موچەکە دابەش بکەین یعنی بە تەسەوری من ئەگەر ئێمە بتوانین ئەمە وەکو خۆی بخینە سەرپێی خۆی چونکە بەڕاستی گەندەڵی تا ڕادێک چۆتە ناو دەمارەکانمانەوە ئێمە بێت هەنگاو بە هەنگاو بتوانین حەلی مەوزوعەکان بکەین ئەگەر ئێمە بتوانین ئەم بابەتە بخینە سەرپێی خۆی بە تەسەوری من بۆ داهاتوش لە پرسی مەلەفی نەوت لە پرسەکانی تر لە نەک تەنها ئەوە ینی حتا لە چارەسەرکردنی ئەو کێشانی کە ئێمە هەمانە کە پشتە بەسین بە چەند سەرچاو بتوانین چارەسەری ئەوە بکەین کە ئەو سەرچاوانی ئێمە پشتی پێ ئەبەستین فراوانتری بکەین بۆیە بابەتی چاکسازی بابەتێکی زۆر فراوانە بەڵام وەک باسم کرد هەنگاو بە هەنگاو ئێمە ئەتوانین جێبەجێکی ئەوەی کە ئێستا ضروریاتە بابەتی موچە و بودجە و پرسی ئەوەی کە ڕاستەخۆ پەیوەندی بە خەڵکەوە هەیە و بۆ هەنگاوەکانی داهاتوو بە تەوەقوعی خۆم زۆر لەمە زیاتر فراوانترەکرێت کاک ڕۆژ لە پرسی مۆنۆپۆلکردنی بازاڕە خەڵک نیگەرانی هەیە لەوەی کە هەندێک جار لێرە و لەوێ بە تایبەتی لەم زۆنە
جۆرێک لە دەست بە سەراگرتنی قوتی خەڵکەیە بە تایبەتی لە پرۆژە گەورە و زەبەلاحەکانە کە هەندێک لایەنی سیاسی هەندێک تاقم دەستیان بە سەر بەشێک لەو پرۆژانەیە گرتووە ڕێگە نایەن سەرباری و کامانە داهاتی گشتین بچنەوە خزمەتی خەڵک و نادیاری سەرچاوەکانی داهات لە سلێمانی کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەشێکی زۆر لە ئەندامان ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەماژە بەواکەن کە داهاتی ناوخۆی سلێمانی تا ئێستا لە ئاسپێویستا شەفاف نییە و دیار نییە و ناچێتەوە خزمەتی خەڵک. ئەم پرسە چەند گرنگە بە تایبەتی لە پرسی گرێدانەوەی بە پرسی لا مرکزیەت و ئەوەی کە زۆر جار قسە لەسەرەوە کرێ کە چۆن وا بکرێ لا مرکزێتێکی ئیداری دروستکرێ لە کوردستان تا ئەوەی یەکە ئیداری بچووکەکان لەسەر ئاستی پارێزگا و قەزا و ناحەکان بتوانن خزمەتێکی باشتری خەڵک بکەن. باوەڕ دوایە پرۆسەی چاکسازی ئەتوانێت لەم ڕوانگەیشەوە سوود بە پرسی لا مرکزێت بگەێنێت و وەسەرنجام هاوڵاتی ئەو خواستی کە هەیەی لە شەفافێت لە داهات لە گەیشتنی خزمەت گوزارە گشتیەکان سوودمەند بێت. بەڵێ خۆی بەشێکی زۆری ئەوەی کە مۆنۆپۆلکردنی بازار ئەمە پەیوەستە بە پرۆسەی مؤسساتکردنی حکوومەتەوە. یعنی ئێمە ئیشکالێکی ئەومان هەیە کە باگراوندێکی مێژووی هەیە تا ڕادێک ئەم کێشەیە ئەوەی کە باسم کرد لە سەرەتاوە کاتێک کە حکومەت دەستەکا بە چاکسازی بەرژەوەندی کۆمەڵێک لایەنەکەوێتە مەترسیەوە ئەمە خاڵەکەیە کە کۆمەڵێک لایەن کۆمەڵێک داهاتی خۆیان هەیە کە لەم حاڵەتەی ئەکوێتە مەترسیەوە. هەرچی پێوەستە بە پرسی لامەرکزیەتەوە بە تەسەوری من لامەرکزیەت بابەتێکی زۆر باش ئەگەر ئێمە سوودی لێوەرگرین بۆ پرۆسی بەرەو پێشبردننی حکومەت واتە بە لامەرکزیەتەکە لە چوارچێوەی لامەرکزیەتێکی ئیداری یاخود دارایی یابێ. ئێمە بێەوە بزانین کە پرسی لامەرکزیەت پێشووتریش لە کابینەی هەشتەمی حکومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013 قەرارێکی بۆ دەرچووە کە وەکو پێشنیار کە پێک هاتووە لە 23 مادەی دارایی و 33 مادەی ئیداری کە هەر کۆی مادەکان لە چوارچێوەی دەسەڵاتە کە بەخشێنەوە بە پارێزگاکان ئەمیش لە پێناو کەمکردنەوەی ڕۆتینە لەسەر حکومەت بۆیە پرسی لامەرکزیەت ئەگەر لە چوارچێوەی خزمەتکردنی خەڵکا بێ پرسێکی زۆر باشە. بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە ئەیبینین کە پێشووتر کۆمەڵێک لایەن زۆر سوور بوون لەسەر بابەتی لامەرکزیەت ئێستا ئەو سووربوونیان نەماوە لەسەر ئەو بابەت هۆ کارە ئەساسیەکەشی ئەمەیە کە تاوەکو ئێستا داهاتی فەرمی سلێمانی شەفاف نەکراوە و باز نەکراوە. ئەمە کێشە ئەساسیەکەیە چونکە لە حاڵەتێکە ئەگەر ئێمە سێر بکەین ئەگەر ئەم داهاتە باز بکرێت ئایا لە ماوەی ڕابردوو بەم داهاتە چی کراوە بۆم شارە ئەمە یەک دوو ئەگەر ئەمەش لێ خۆشببوونیی هەبێ ئەی بۆ مستەقبەلەن چی ئەکرێ. یعنی ئەوان ترسی ئەویان هەیە کە ئەم داهاتە دوو ڕۆژی کاکوێتە مەترسی و لە دەستی ئەوان دەرەچێت. بۆیە بە تەسەوری من ئەمەش دیسان و ئەچێتە بابەتی چاکسازی حکومت و لە بەیاننامەکەی ئەنجومەنی وەزیراندا کۆتا خاڵی لەسەر بابەتی لامەرکزیەت کە تایدا لامەرکزیەتی هەرسێ پارێزگاکە پەسەند کراوە بەڵام بەپێی ئەو سنوورە دیاریکراوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان دیارەکە و لە چوارچێوەی خزمەتکردنی پارێزگاکان خۆیان نابێ. بەڵام دیسانەوە لێرەشا ئێمە دەبینین کە شتێکی ئاساییشە بە تەسەوری من کە کۆمەڵێک لایەن بێن بەربەست بن لە بەردەم چاکسازیە چونکە وەک باسم کرد پرسی چاکسازی پرسی هەڵماڵینی کۆمەڵێک گەندەڵیە پرسێکە کە کۆمەڵێک بابەتمان بۆ یەک لا کاتۆ لە لایەنە سیاسەکان عفو. کاک ڕۆژ باسیۆت کرد کە ڕەنگە ئاسایی بێت بەشێک لە هێز و گروپ بەرژۆندیان لە چاکسازیان نەبێەوە بە زۆر لە جۆرەکانیش ببن بەڕێگەر بەڵام لێرەوە هاوڵاتیچی ینی زۆر جار هەوڵێکەیە بۆی کە لە ڕێگەی میدیا و سوۆشیال میدیاوە لە ڕێگەی پەیوەندی کۆمەڵاتەکانەوە جۆرێک لە دڕدۆنجی دوودڕی لای خەڵک دروست کرێت لەسەرەوەی کە چاکسازی پرۆسەیەکە بوونی نییە یان پرۆسێکی کاریگەر نابێت یانەوەی کە تا ئێستا سەقفێکی دیاریکرااو نییە بۆی کەم پرۆژەیە جێبەجێ بکرێ خوێندنەوەی تۆچی بووی کە ئەو متمانەی کە لە نێوان حکوومەت و خەڵکا هەیە بە جۆر لە جۆرەکان لاغ بووە لەرزیوە و هەوڵە ئیشێکی زۆری لەسەر کراوە کە نەهێڵڕێت ئەم متمانە نێڵڕێت خوێندنەوەی تۆچی بووی کە چۆن وا بکرێت لە ڕێگەی ئەم پرۆژە یا لە ڕێگەی میدیاوە یا لە ڕێگەی دووبارە ڕوونکردنەوەی بەردەوامی حکوومەتەوانی بۆی کە پرسی دروستکردنەوەی ئینتیمای خەڵک یان متمانەی خەڵک بە حکوومەت بە تایبەتی لە پرسی چاکسازیە دروست بکرێتەوە و پتە بکرێت. بەڵێ خۆی سەرتا بابەتی نەمانی سیقە و باوەڕ لە بینی حکومەت و خەڵکە دەگەڕێتەوە بۆ بەشێک لە لایەنە سیاسیەکان لە ناو هەرێمی کوردستان چونکە ئێمە ئەگەر سێر بکەین لە ماوەی ڕابردووە نمونەیەکی زۆر ناشرین هەبووە لە بابەتی حکومڕانیە ئەویش
کۆمەڵێک لایەن هەبوون کە جاران بە چەمک بەکارهێنرا بە ڕۆژ لە ناو حکومت بوون بە شەو لە ئۆپۆزیسیۆن ئەمە ژوای کرد کە متمانەیەک نێوان خەڵکو و حکومت لە دەست بدرێ بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کۆمەڵێک لایەن دیسان بە هەمان نەهەج ئیشەکەنەوە بۆ دروستکردنی ئەم بێ بتمانەیە کە لە کۆتاییە خزمەت بە بەرژەوەندی حیزبی خۆیان عادەتەن چاکسازی ئەبێت بەربەست بۆ بەرژەوەندی تەسکی حیزبیەکان کە لە کۆتاییە لە بەرژەوەندی خەڵکانی بۆیە بە تەسەوری من هیچ جوڵەیەک نەماوە کە بتوانێت بربەست بێت بە تەواوی ڕاستە لێرە و لەوێ بابەت دروستە بێ بەڵام بابەتی چاکسازی وەکو لە زۆر لایەن باس دەکرێ بابەتێکە ئەگەر تۆ بتوێ ڕێگری لێ بکەی خۆکوژیە چونکە ئێستا بابەتەکە بە تەواوی گەیشتۆتە سەرزاری خەڵک بابەتەکە بە تەواوی حکومەت هاتۆتە سەرخەت بۆیە هیچ کەس و لایەنێک ناتوانێت بەربەست بێ لە بەردەمان بابەتەیە کاک ڕۆژبەر و کۆتایی بەرنامەکە چین بەڵام پێم خۆشە لەسەر ئەم بڕگەی کۆتایی ڕابوەسین لەوەی کە زۆر جار هەوڵی بەلا ڕێدابردنی ڕاستەکانە درێ بۆ نمونە ئێستا لە کاتی ئێستا کە کۆرۆناکێکە لە ڤایرۆسە عالەمیەکان تەواوی جیهانگەرە تەواوی جیهانی گرتووەتەوە بەڵام هەوڵێک هەیە بۆی کەها پیشان بدرێت کە نەخێرم ڤایرۆسە بوونی نێ لە کوردستان و تەنها زەخکردنەوەی بۆ ئەوەیە کە ڕێگری بکرێت لە خۆپیشاندان زەخکردنەوەی بۆ ئەوەیە کە خەڵک داوای موچەنەکە زەخکردنەوەی بۆ ئەوەی نازانم یعنی کۆمەڵی قسەی جیاواز لەسەرم پرساکرێ چۆن هەوڵاتی جارێکتر متمانە بەم حکوومەتە بکوە مؤسسات ببێتەوە بە جێگەی سیقەی خەڵک کە بە تایبەتی کۆمەڵێک هێزی سیاسی بە شێوازێکی منهەجی و بە ئالەتی جیاواز کارەکەن بۆی کە متمانەی نیوان حکوومەت و خەڵک بەڕاستی تاو لەق بێت تاو بلەرزێ و تاو بڕوخێ و خەڵک کەمترین ئومێدی بە قسەکانی حکوومەتە بێ تا واستەی کە بۆ منە بووە خەڵکانە درێت کە لەسەرەوەی کە خۆپارێزی نەکا لە کۆرۆنا یا کۆرۆناوەکو واقع نەبینێت و مامەڵەیەکی زانستی و تەندروستی لەگەڵ لەسەر نەکات لێرەوە مێ بڵێم کە ئەم هێزە پۆپۆلیستی کە کار لەسەر ئەم پرساگە تەنانەت بۆ جۆرە کارەکە کە گومام خاتە سەر چەمکێکی زانستیش کە پرسی بوونی ڤایرۆسێکی کوشندەیەک و کۆرۆنایە لەوەی کە هاوڵاتی کوردستان ئیلتیزام نەکاوە جۆر لە جۆرەکان ژینگەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردی تێک بات بەڵێ کاک سەرباز ڤایرۆسی کۆرۆنا جەنابەت باس کرد ڤایرۆسێکە کە ڕوبەڕووی هەموو جیهان بۆتەوە و ئەوەی کە تاوەکو ئێستا وەکو چارەسەر بەکارهێنراوە تەنها خۆپارێزیە و جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکانە لە هەرێمی کوردستانیش بەتەوەقوعی من جێگەیەکی دەستخۆشی بۆ کە حکوومەتی هەرێم توانیوێتی ڕێگریکی باش بێت لە بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسەکە بە بەراورد لەگەڵ کۆمەڵێک لە وڵاتانی پێشکەوتو کە توانای تەندروستی و ئاسی تەندروستیان زۆر لە ئێمە لە پێشتر و گەورەترە بەڵام لە ئێستا ئەمە سێرەکەی نەتیژەی ڤایرۆسی کۆرۆنا لە کوردستان توانراوە تا چەندێک بڵاو بێتەوە و لە وڵاتانی تا چەندێک بڵاو بێتەوە کە ئەمە بە تەسەوری من خاڵێکی زۆر ئیجابیە ئەو دەرخەری ئەو خاڵەیە کە حکومت لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکە هەموو ئەوەی کە پێویست بە ئیکا بۆیە ئەمە خاڵێکی زۆر گرنگەوە ئێمە ئەگەر دەست بخینە سەر ئەو حیزبانی کە دەیانەوێت ئەرقەلە بۆ حکومت دروست بکەین زۆر خاڵ هەیە ینی ئەمەندە خاڵ هەیە کە قسەی لەسەر بکرێ بە تەنها ڤایرۆسی کۆرۆنا نیە بەڵام وەک باسم کرد ئێمە ئەوان ناتوانن کە بتوان بربەستێکی تەواون بۆ چاکسازیەکانی حکومت و ناشتوانن لە مەودووە ناشتوان ببن بە هۆکارێک کە متمانە نەمێنێ لە بینی حکومت و خەڵکدا چونکە جوڵەکانی ئێستای حکومەتی هەرێمی کوردستان جوڵەی فعلیە واتە لە کاتێکا کە کوردستان ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بێت بە یەک جار هەمووی لۆکداون نەکرێ بە یەک جار حکومەتی هەرێمی کوردستان دەسەبا بۆ کایاکە و لەگەڵیشیا بە هەمان شێوە ئێمە گەر سێر بکەین من باسی لێکەوتە ئابوووریەکانیمان کرد یعنی لێکەوتە ئابوووریەکان زۆر وڵات هەیە ئیفلاسی کردووە بەڵام ئێمە سەر ڕای ئەوەی کە بەو وەسع دیاریکراوە دارایی خۆمان کە هەمانە لێکەوتەی خراپی ڤایرۆسی کۆرۆناش لەسەر وەسعی ئابووری توانراوە ئیدامە بە وەسعی حکومڕانی بدرێت لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەوەی کە هەیە ئیتر بابەتێکە لە دەرەوەی ویستی خۆمان لە کۆتایە باوەڕ دوایە کە چاکسازی ڕێڕێوی ئاسایی خۆی وەرەگرێت و سەرکەوتووە بێ بە دەقیقی بەڵێ بەڵام هیچ شتێکیش بەبێ بربەست دروست نابێت هیچ شتێک ئەوە نییە کە ڕێگەیەکی تەخت بێ کە تۆ بتوانیت جێبەجێ بکەیت بەڵام لە کۆتاییە من دەڵێم کە بابەتی چاکسازی بابەتێکە کە دەڕواتە سەر پێی خۆی و هیچ لایەنێکیش ناتوانێت ڕێگری لێ بکە کاک ڕۆژ حەیدەر کادری پێشکەوتوی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونتان زۆر سوپاس خۆتان ئەزان تا ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان سپێرین و خواتان لەگەڵ بێت.